لەبارەی هێرشا درۆنیەکانەوە وەزارەتی پێشمەرگەی هەرێم دەڵێت بە زۆر دانمان بە خۆمان داگرتووە. ئەگەر عێراق هەروە بێ هەڵوێست بێ ئەوان هەڵوێستی خۆیان ئەبێت. باس لە دیمەنێکی سەرنجڕاکێشی تەقینەوەی کانیەکتان لە گەڕەکێکی سۆرانیش بۆەکەم. سڵاوتان لێبێت. بەلە بەرچاوگرتنی ئەو دۆخانە لەبارە دانمان بە خۆمان داگرتووە، بەڵام ئەگەر حکومەتی فیدرال هەروە بێ هەڵوێست بێت ناچار دەبین هەڵوێستی دیکەمان هەبێت. ئەمە قسەی وەزارەتی پێشمەرگەی هەرێمە کە ئەمڕۆ لە ڕاگەیاندراوێکدا ئاشکرای کرد. شەوی ڕابردوو با 4 درۆنی بۆم ڕێژکراو هێرشکراوەتە سەر بارەگایەکی پێشمەرگە و دەڵێت ئەم هێرشانە بە ئاشکرا و لە بەرچاوی سوپا و هێزە ئەمنیەکانی عێراقەوە ئەنجامەدرێن. وەزارەتە کاڵێت ئەو کارەیشی گروپە تیرۆریستیە لە یاسا دەرچوەکانە. تا ئێستا حکومەتی فیدرال و فەرماندەی گشتی هێزی چەکدار هەروەها فەرماندەی ئۆپەراسیۆنە هاوبەشەکان و دامەزراوە ئەمنیەکانی عێراق هیچ هەڵوێستێکی جددیان نەبووە بۆ ڕێگریکردن لەم هێرشا تیرۆریستی و تێکدەرانە. وەزارەتی پێشمەرگە دەڵێت پێشمەرگە بەشێکە لە سیستەمی ئەمنی و بەرگری هەمیشە ڕۆڵی سەرەکی و کاریگەری هەبووە لە پاراستنی یاسایشی هەرێمی کوردستان و عێراق. دەبێت ئەو دەستدرێژیانە بە خێرایی بوەستێنرێن و تاوانکارانیش سزا بدرێن وەک هۆشداریەک بۆ دانانی سنوورێک بۆ هێرشەکان. وەزارەتی پێشمەرگە دەڵێت ئێمە لە پێناو بەرژەوەندی هەموو خەڵکی عێراق و کوردستان و بە لە بەرچاوگرتنی ئەم دۆخەنە لەبارە دانمان بە خۆمان داگرتووە، بەڵام ئەگەر حکومەتی فیدرال هەروە بێ هەڵوێست بێت ناچار دەبین هەڵوێستی دیکەمان هەبێت. ئیتر تەواو پایتەخت و دەوروبەری بەردەوام ڕووناک ئەبن. پارێزگاری هەولێر دەڵێت تاکو ناوەڕاستی ئەمساڵ لە سەدی سنووری پارێزگای هەولێر و دەوروبەری دەبێت تا خاوەنی کارەبای 24 کاتژمێری لە ئێستاشدا 185 سنووری پارێزگا کە سوودمەندی کارەبای 24 کاتژمێرین. ئەمڕۆ دووشەممە ئومێد خۆشنا و پارێزگاری هەولێر سەرپەرشتی کۆبوونەوەیەکی کردو دوایین پێشکەوتنەکانی پرۆژەی ڕووناچی خرانە ڕوو کە پرۆژەکە هەنگاوی زۆر گەورەی بڕیوە و لە ئێستادا 185 سنووری پارێزگای هەولێر سوودمەند بوونە لە کارەبای 24 کاتژمێری. ئاماژە بەوەشکراوە تاکو ناوەڕاستی ئەمساڵ پرۆژەکە ئەگاتە ڕێژەی 100% لە هەموو سنووری پارێزگای هەولێر کە بە تەواوبوونی ئەم قۆناغا هیچ شوێنێک لە سنووری پارێزگاکە نامێنێت کارەبای 24 کاتژمێری پێنەگەیشت بێت. گفتوگۆ لەبارەی داڕشتنی پلانێکی پێشوەختەش بۆ وەرزی هاوین کراوە بە مەبەستی ڕێگریکردن لە کێشە و گرفتەکانی کارەبا و کەمکردنەوەی فشار لەسەر وێزگەکان. لەم بارەیەشەوە پارێزگاری هەولێر سەرڕاست پاردەیەکی گرنگی ئاراستەی لایەنە پەیوەنددارەکان کردووە. پۆلیسی دارستان و ژینگەی ئیدارەی ڕاپەڕین ئاگایان لە باڵندە فلامینگۆکان بووە کە چەند ڕۆژی ڕابردوو دەرکەوتن و بەڕێوەبەرەکەیان دەڵێ وەکو کۆچەری لای زەی بچووک لایەندا و دواتر ڕۆیشتون. ئەو دەڵێ چێ لەو باڵندانە مردار بۆتەوە، بەڵام دەستی بە ئەنقەست و مرۆڤی تێدا نەبووە. فلامینگۆکان هەر دیمەنەکانیان لە سۆشیال میدیاکان بڵاو بووەوە کاردانەوەی جیاوازی دروست کرد بۆ پێی کەمتر لە هەرێمی کوردستان بینراون، بەڵام کاتێکیش بڵاو کرایەوە لیان مردار بوونەتەوە داوای بەدواداچوونیان کرد. پۆلیسی دارستان و ژینگەی ڕاپەڕین لە دەخاڵی جێگیر چاودێری ڕاوی ماسی و پاراستنی باڵنداکانەکات. ئەمڕۆ دووشەممە شۆڕش کاکە بەڕێوەبەری پۆلیسی دارستان و ژینگەی ڕاپەڕین بە 964 ڕاگەیاند. ئەو فلامینگۆی مردار بۆتەوە دەستیان قەست نەبووە، هەرچەندە مەفرەزەکانیان بۆ پاشماوەکەی گەڕاون نەیان دۆزیوەتەوە، بەڵام باڵندەکان 3 ڕۆژ لە دەم زەی بچووک و لە ڕاپەڕین ماونەتەوە دواتر ڕۆیشتون. لاگەڕەکی سەرچاوی قەزای سۆران دیاردەیەکی سروشتی دەگمەن و سەرنجڕاکێش بۆ تا جێی باسی دانیشتوانەکە. کانیاوێکی بەهێز لە شوێنێک هەڵقوڵاوە کە پێشتر هەرگیز ئاوی لێ نەبووە. ئەم کانیاوە تەنیا ئاوێکی یاسایی نیە، بەڵکو بە فشارێکی هێندە زۆر لە قوڵایی زەویەوە دێتە دەرەوە. دیمەنەکەی جیاوازە لە هەموو کانیاوەکانی دیکەی ناوچەکە. مامستار ڕەسوڵ پیاوێکی نزیکەی 70 ساڵە و ماوەی 45 ساڵە لەو گەڕەکە نیشتەجێیە. بەسەر سامیەوە ئەڵێت 45 ساڵە لێرەم ئەمە یەکەم جارە ببینم لێرە کانیا و بتەقێتەوە. بە درێژایی تەمەنیشی شتیوای نەبینیوە. ئەو پیاوە بە تەمەنە باس لە هێزی ئاوەکە ئەکات و ئەڵێت کاتێک دەست ئەخەیتە ناو ئاوەکە هەز بە تەوژمێکی هێندە بەهێز ئەەکەیت وەک ئەوەی بە مزەخە پاڵی پێوە بنرێت. ئەم بوو ژانەوە بێوێنەی سەرچاوە ئاویەکان دوای ئەو شەپۆڵە بارانبارینە زۆرە دێت کە ئەمساڵ هەرێمی کوردستانی گرتوۆتەوە و بۆ تا هۆی زیادبوونی ئاوی ژێرزەوی.
بڕیار بوو ئەمڕۆ لە مەرزی چێلێ ڕێگەدان بە گەشتیاران بدرێ سەردانی کۆماری ئیسلامی ئێران بکەن و بە پێچەوانەشەوە بەڵام کاتێک قسەمان لەگەڵ بەڕێوەبەری گومرجی ئیدارەی ڕاپەڕین کرد ئەوەی ڕەت کردەوەکە ئەمڕۆ ئەوە دەست پێکرابێتەوە بەڵکو باسی ئەوەی کرد کە ئەوان پەیوەندیان بەلایانی ئێرانی کردووە هەموو ئامادەکاریێکیشیان کردووە بۆ ئەوەی گەشتیارانیش بتوانن لەو کاتەدا سەردانی هەم کۆماری ئیسلامی ئێران بکەن هەم ئەوانیش بە پێچەوانەوە بێنە هەرێمی کوردستان بەڵام باس لەوە ئەکات کە لایەنی ئێرانی ئەمڕۆ ڕازی نەبووینە ئەڵێمە چاوەڕێی ئەوە ئەکەین کە ئەوان ڕەزامەند بن ئەگەرنا ئێمە هەموو ئامادەکاریەکمان کردووە بەڕێزان هەواڵەکانم پێشکەشکردن کاتێکی خۆش.